میوانەکەمان لاولێرە باز لە زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆکین و ئەوەی مای تێبینیە لە ڕووداوەکانی ئەم دواییە ژمارە قوربانیەکان زۆرن، ینی کە ڕووداوێکە بێ 4 کەسیا بێتە قوربانی لە ئۆتۆمبیلێکە 5 کەس 6 کەس برینارە بن، ئەنی هەمویان گیان لە دەسێن. هۆکاری ئەمە چییە؟ گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز نەجات نەجم بەڕێوەبەری گشتی نێوەندی توێتال بۆ ڕایەنان و پەرەپێدانی هاتوچۆ. کاک نەجات سڵاو لێ بەبیانیت باش. پێمان بڵێ بە بڕوای ئێوەش ڕووداوەکانی هاتوچۆ سەرەتا لە هەرێمی کوردستان لەم 1-2 مانگی ڕابردووە ڕیان لە زیابوون کردووە؟ سڵاوی خواتان لە بێبانیتان باش. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ کە لە هەرێمی کوردستان زیادی کردووە، طبعا ڕووداوەکانی هاتوچۆ بەردەوام لە زیادبوونە تاوەکو ڕێژەی ئۆتۆمبیل زیاد بێ و ڕێژەی بەکارهێنەرانی ڕێگە زیاد بێ، بێگومان ڕووداویش ڕوو لە زیادبوون نەکات. بەڵام ئەوەی کە لەم 2 مانگی ڕابردوو یان بە تایبەتی تر ئەم 2 هەفتەی ڕابردوو کە زۆرتری ڕوودا و ڕوویدا، ئەمە جێ تێبینیە کە ئەبێ هەڵوێستی لەسەر کرێت. جا ئەگەر بینە سەر هۆکارەکەی، نازان بەڕێستان ئەگەر پرسیارەکەتان لەسەر هۆکاری ڕووداوەکەیە یا ئەو ڕووداوانی بە تایبەتی ئەم 2 هەفتەی ڕابردوو یان کۆی ڕووداوەکانتان مەبەستە؟ باشە کاک نەجات، مەبەستم لەوەیە ئەم 1-2 مانگی ڕابردوو وتم ڕووداوەکان یانیەوەی ئەمە تێبینیەکەین ئامارمان لا نییە، بەڵام تێبینیەوەمان کە ڕووداوەکان زۆرن، ینی هۆکاری ئەم زۆربوونە چییە؟ بەڵێ بەڕێزان، سەبارەت بە ڕووداوی هاتوچۆ بە تایبەتی ئەمانی کە لەم 2 هەفتەی ڕابردووە ڕوویدا، ئەگە سەرنجاندا بێ زۆربەی ڕووداوەکان شەوان ڕوویاندا تیا بوو بە ڕۆژ، بەس ئەو ڕووداوە دڵتەزێنانە ئەوانە بوون کە بەیانی خەبەرمانە بووە ئەوترا ئەم شەو بە ڕووداوێکی دڵتەزێن خێزانێک بە تەواوەتی بوونە قوربانی. هۆکاری ڕووداوەکان بە تایبەتی لە وەرزی هاوینە بەشێکی بۆەوە ئەگەڕێتەوە کە ڕۆژ درێژە، مرۆڤ کە لە خەو هەڵەسێ تا چەند کاتژمێرێکی زۆر بەخەبەرە کە ئەگاتە درنگانی شەو ئیتر هێز و توانای کەمە بێتەوە. تەڵا ڕووداوەکان یان شێوازی لێخوڕین لەسەر ڕێگەوبانەکانی بە تایبەتی هەرێمی کوردستان بەو شێوازە جیاکرێتەوە. ئەو مەترسیانی کە لە ڕۆژ هەن لەگەڵ شەو فەرقیان هەیە. بۆ نمونە لە ڕۆژدا ئۆتۆمبیل ڕێژەیەکی زۆر لەسەر شەقامن، بەڵام لە شەوە کەمتر. هەر ئەمەوای کردووە کە شەوان تیژڕەوی زیاتر بەکارهێنرێ لەلایەن شوفێرانەوە، بۆیە شەوان ئۆتۆمبیلەکان خێراتر لێ ئەخۆدرێ بەهۆی ئەوەی کە تۆزە شەقامەکان چۆڵترن. خاڵێکی تر ئەوەیە بەهۆی ئەوەی شەوان مەفرەزە و ئەو خاڵی پشکنیانە کەمترن، ئەو کەسانی کە خاوەنی مۆڵەتی شوفێری نین بێگومان ئۆتۆمبیلی باوکو و کە سوکاریان ئێهێنە دەر و لێ ئەخڕن بە نەشارەزاییەکەوە بە تەمەنی کەمەوە ئەبنەمایی دروستبوونی مەترسی. وەگە سەرنجیشتاندا بێ بەشێکی زۆری ئەو ڕووداوانی کە شەوان ڕووەدا هی ئەو کەسانن کە هەرزەکارن تەمەنیان خوار 18 ساڵە، ئۆتۆمبیلان بەبێ پرسی کە سوکاریان لێ خوڕیوە و تووشی ڕوودا بوون. بەشێکی تری ئەوەیە کە شەوان ڕێژەی بەکارهێنانی کوهول زۆر زیادەکە، یعنی ئەکرێ بڵین ئێمە بە ڕۆژ شوفێری سەرخۆشمان زۆر کەمترە وەک لە شەوان، هەرچەنە کوهولی نەنووسراوە بە شەو بخورێتەوە یا بە ڕۆژ، بەڵام وەکو عادەتێکی لاتۆ زیاتر مادە هۆشبەرەکان کەهولیەکان شەوانە بەکارهێنرێ. خاڵێکی تر ئەوەیە کە ڕووداوەکان کە خەڵکێکی زۆری تیا ئەبنە مای برینداربوون یان گیان لە دەستدان، هۆکارەکەی ئەوەیە شەوان بەهۆی سەردانی کۆمەڵایەتیەوە ئۆتۆمبیلەکان سەرنشینیان زیاترە، بۆیە لە کاتی ڕوودان و پێکدادانە برینداربان زۆرە بێ و مردنیش زۆرە بێ. ئەمە بەشێکن لە هۆکاری ئەوەی کە جیاوازی لە شەو ڕۆژ چییە؟ باشە، ئەوە جیاوازەکانی شەو ڕۆژ چەند خاڵکی گرنگت باس کرد، بەڵام ڕووداوەکان ئەم دوایەوەی تێبینیەکەین ژمارەی قوربانیەکان زۆرن، یعنی لە ئۆتۆمبیلێکە 4 کەس 5 کەس دەبنە قوربانی، زیاتر ژمارەکە هەنی زیاتریشە لە هەندێک ڕووداوە. ئەمەیان بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ ئەگەر سەرنجیشتاندا بێ زۆربەی ڕووداوەکان لە ڕۆژانی پێنجشەممە و ڕۆژانی هەینی و ڕۆژانی شەممەیە کە قوربانی زۆری تێکەوێتەوە. ئەویش بەهۆی ئەوەی سەردانی کۆمەڵایەتی لە نێوان شار و شارچەکانە
ئەم سەردانە کۆمەڵایەتیانە تەڵەن خێزانێکی زۆر لە ئۆتۆمبیلەکانن جاری وایە دوو خێزان لە ناو یەک ئۆتۆمبیلاجی خۆیانەکەنەوە و کەسێکیش کە ڕانەهات بێ بە شێوەیەکی بەردەوام یان زۆر بچێتە دەرەوەی ناوچەی نیشتە جێبوون بە تاکید ئەگە سەرنجاندا بێ ڕۆژانی چوارشەممان بەڵام زیاتر پێنجشەممان و هەینی و شەمان ڕووداوەکان ڕووداوی گەورە و دڵتەزێنن کە خێزانی تەواوەتی تیاچن یان برینداری قورسیان تووشە بێ واتە مەبەستمان ئەوەیە کە ڕێژەی ڕووداوەکان سەرنشینیان زۆر تێدایە یان لە شەوانان یان کەوتونەتە ڕۆژانی پێنجشەممان و هەینی و شەمانە ئەوانش بەهۆی ڕۆژەکانی پشوو ئیتر چه سەردانی کۆمەڵایەتی بێ یان بۆ سەیرانگاکان بێ. باشە کاک نەجات بە شێوەیەکی گشتی ڕووداوەکان یاتوچۆی کە لە هەرێمی کوردستانە بۆ چیە گەڕێنیتەوە؟ شەقامەکانمان خراپن، ئاستی شۆفێری خراپە، ینی شۆفێرەکانمان مێشکان سەرقاڵە جەنجاڵە بە باشیاگەیان لە ڕێگەکان نییە یان چییە؟ طبعا ڕووداوی هاتووە لە هەموو وڵات و لە هەموو شار و شارۆچکەیەکەیە بە تایبەتی ئەوەی هەرێمی کوردستان ئەگەر سەرنجان دابێ یان ئەگەر چاوێک بڕوانن بەسەر ئەم شوفێرانیاز بەشێکی زۆریان سەرقاڵی بەکارهێنانی تۆڕەکانی پەیوەندین چێ لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی بێ یان سێکردنی سۆشال میدیا بێ لە ڕێی ئەو مۆبایلی کەستاندێکیان بۆ کردووە و لە کاتی لێخڕینە تەماشایەکەن بەڵام ڕووداوەکان تەنها ناکرێ ئێمە بڵین خەتای هۆیەکانی پەیوەندیە بەڵام ئەکرێ بڵین بەهۆی ئەوەی کە یاسایەکی هاتوچۆی زۆر خراپمان هەیە ئەسڵەن هەر ڕووداوی ڕووداڵێ بەهۆی پابند نەبوون بە یاسا و ڕێنمایەکان خۆزگە خەڵکی زانی یاسای هاتوچۆ چییە؟ وەڵای یاسای هاتوچۆ ئەگەر خەڵک شارەزای بێ ئەزانێت کەمترین خاڵی تایە هەموو یاسای هاتوچۆ پێک هاتووە لە حەوت لاپەڕە کە پەیوەندی بە هاوڵاتی و بە شوفێرەوە هەیە ما باقی خۆی هۆش لاپەڕەیە ما باقی لاپەڕەکانی تر پەیوەندی بە ئیداری و بە دەسەڵاتەکانی وەزیر و بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری بەڕێوەبەراتەکانی هاتوچۆکانن شێوازە ئیداریەکانی دەرێنانی مۆڵەتە ئەو قونسڵ و سەفارەتە نێودەوڵەت وڵاتان بەهەرحاڵ یاسایەکمان هەیە تا بڵێ کەم و کوڕیە پڕ کەم و کوڕیە کە دێتە سەر ڕێنمایەکانیش ئەسڵەن هەر ڕووداوی ڕۆداڵن پابند نەبوون بە ڕێنمایەکان ئەسڵەن کامە ڕێنمایەکانن ڕێنمایەکانمان هەیە لەسەر پشتێنی سەلامەتی خۆ پشتێنی سەلامەتی ڕوودا و کەم ناکاتەوە بەڵام ئەگەر ڕوودا و ڕوویدا زیانەکانی ڕووداوەکە کەمە بێتەوە هەرچی تۆمەتە ئاخرێتە پاڵ تیژڕەوی خۆ تیژڕەوی خراپ نییە ئەگەر ڕێگەوبانەکان باش بن بەڵام تیژڕەویەک لەگەڕ ڕێگەکە هاوتەری بێ نەک شەقامێک پڕ لە چاڵ و چۆڵیە ئەم شوفێرە بێگومان بەهۆی ئەو چاڵ و چۆڵی ستۆپی لە ناکاوەکات پێچەکاتەوە لێخوڕی ڕوبەڕوو هەیە تووشی هەڵدێران و وەرگەڕانە بێت واتە ئەکرد بکرێ بڵین خەتاکان هیچێن خەتای یەکەم ئەوەیە کە پەرلەمانی هەرێمی کوردستان یاسای دەرنەچاندووە خاڵی دووەم ئەوەیە حکوومەتی هەرێم یا وەزارەتە پەیوەندیدارەکان هەڵنە ساون بەوەی کە یاسایەک پرۆژه یاسایەک ئامادە بکەن و بینێرنە پەرلەمان و پەرلەمان خوێندنەوەی بۆ بکاو دەنگی لەسەر بدا اینجا دێرە سەرەوەی کە شوفێرانیشمان ئەزانن ئەو ڕێگەوبانانە خراپن هەر بە شێوازە لێ ئەوخڕن کە ڕێگوبانەکان گرفتیان نەبێت من پرسیارێکم ئەگەر بێت و ڕێگایەک لە ماوەی 24 کاتژمێرە وای دای بنین 1000 ئۆتۆمبیل پێدا تێتەپەڕێ بێگومان زیاتر لە 1000 ئۆتۆمبیل بەم ڕێگانەیە هاتوچۆکەن بەس نمونەیەک باسەکەین ئەگەر 1000 ئۆتۆمبیل بە شەقامێکە هاتوچۆ بکەن تەنها 5 یان 2 ڕووداوە لێ ڕوو بدا ئایا ئەم 998 کەسەی تر بۆ تووشی ڕووداو نەبوون بۆ ئەم 2 کەسە تووشی ڕووداو بوون بێگومان ئەوەیە ڕێگاکە کێشەی هەیە احتیمالێک دانین احتیمالی دوم دانین ئەم شوفێرانە بە ئاگاییەوە بە وشاریەوە لێ ناخڕن بە پرسیارەتیەوە لێ ناخڕن ئەگەرنا خۆ ئەگەر هەر خەتا تەنها شەقام بێ ئەبێ هەر ئۆتۆمبیلە بێاتێ بەڕێ و تووشی هەڵدێران و وەرگەڕان و پێکدادان ببێ بەڵام بەڵێ شوفێریش ئەبێ بە ئاگاتر بێ وریاتر بێ و لە هەمووی گرنگتر ئەبێ یاسایەکی مۆدێرن هەبێ سەردەمی بێ بۆ ئێستا بگونجێ پاشان ئەبێ وەزارەتەکان بە هەمویانەوە نەک تەنها وەزارەتی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆ یعنی بەڕاستی بەشێک لە شوفێران بە تایبەتی هەموو گلیەکان لە پۆلیسی هاتوچۆیە لە ڕاستیە ئەمە زوڵمێکە لیان نەکرێت چکە پۆلیسی هاتوچۆ ئیشی جێبەجێکردنی
ئەو یاسایە یا ئەو ڕێنمانەیە کە دەرچوانوە بۆیە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی شارەوانی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ناوخۆ زیاتر لە 8 وەزارەت پەیوەندیدارن بە سکتەری هاتوچۆ لە هەرێمی کوردستان یاتوانین بڵین لە هەموو جیهان. کاک نەجات لە ماوەی ڕابردوودا حکوومەت هێرێم هەستا بەدانانی کامێر لە ڕێگی کۆمپانیایەکەوە تەبان کامێرەی پوینت تو پوینت لە هەندێک ڕێگە بۆ نمونە لە شاری سلێمانی ڕێگەی دوکان تاسلوجا بەنی شۆفێر ڕاستە لەم ماوەدا ڕووداوی هاتوچۆ ڕووی نەداوە بەڵام شۆفێران دەڵێن تۆ ڕێگەیە کە ماوەکی خۆی بۆ نمونە ئەگەر چل خولەک بێت تۆ بیکەی بە 120 خولەک بیکەی بە 80 خولەک دوو بەرامبەری بکەیتەوە ڕاستە ڕووداوی هاتوچۆ ڕوونادا بەڵام ئەی حسابی میزاجی شۆفێر میزاجی هاوڵاتی ئەو کەسانی کە لەوێەوە تێپەڕەن یعنی ڕێگەکە جاری وایە بۆ گونجاوە کە تۆ لە 100 بڕۆی بەڵام نووسراوە 80 60 نەنی زۆر لەویان ناتوانانی لە سەبڕی. بەڵێ جا لێرە مەبەستی پرسیارەکەی بەڕێزت بۆ ئەوەیە گلەیەکە لە چیە یان بۆ منە تێبینەکە لەسەر چیە ئایا کامێرەکە خراپە یان میکانزمەکە؟ قسەکەی من لەسەر ئەوەیە بڕوانی نییەوە کە وەکو شارەزان لە بواری هاتوچۆ ئایا دانانی کامێری پوینت تو پوینت چارەسەرە بۆم ڕێگەوبانانە بەو شێوازە ڕێگەیەک لە سەبڕۆی ئەو کامێری پوینت تو پوینت بیکا بە هەشتا بیکەی بە 60 و ئیتر بڵێ بۆی ڕووداوی هاتوچۆکەم بێتەوە ئەمە چارەسەرە؟ طبعا ئەگەر ئێمە وەکو ئەوەی کە بڵین کامێرە طبعا ڕاداری کۆنتترۆلی خێرایی و کامێرەکە وێنەتەگرێ بۆ بەڵگەنامەی سەلماندنە ئەم پرۆسەیەکی باشە بەڵام بەو میکانزمە هەڵەیە ئێمە ئەگەر دیقەتە دابێت سەررجەم ئەو کەسانەی کە تێبینیان لێ سەر کامێرەی پوینت تو پوینت باسیەوەکەن بڕ پارەکەی زۆرە و بۆ حکوومەت نییە و دواتر بۆ خەڵک نییە خۆی کێشەکە لە چییە؟ هەموو هەر هۆیەک ببێتە مای کەمکردنەوەی ڕوودا و کەمکردنەوەی سەرپێکی جێ بەدەستخۆشیە بەڵام کامێرەی تو پوینت تو پوینت وەرە سزاکەی بگۆڕن هەر شوفێرێک ئەگەر پێوە پابند نەبوو بەو تیژڕەویە پێبژاردن واتە سزای دارایی با نەدرێ مۆڵەتەکەی پوینتی تێ بکرێ بۆی حکومەت بڵێ ئێمە مەبەستمان پارە نییە مەبەستمان ئەوەیە کە ئێوە پابند بن پێوە من پێتان ئەڵێم ئەگەر کامێری پوینت تو پوینت بێگومان سوودی هەیە بەڵام میکانزمەکەی هەڵەیە یا میکانزمەکەی ئێستا گونجاو نییە من ئەگەر کەسێکی سەرمایهدار و خوشگوزەران بم من چه باکمە ڕۆژی دەجا لەو کامێرانادەم و بەو پڕی خێرایی خۆمە ئەڕۆم ئایا من پارە بدەم و بەکەیفی خۆم لێ بخڕم وەکو جام ڕەشکردن وایە پارە بدەم و جام ڕەشکەم یان ئەبێ سنوورێ بۆ مندانرابێ یعنی ئێسا ئەگەر من لێرە لە هەر ڕێگەیەک لە کوردستان دەجا هەر شارێک بێ کامێری پوینت تو پوینت دابنرێ من چەند کامێرە بدەم و بڕی پارەکەی ئەدەم چونکە لێخوڕین بە تیژڕەوی چێژی خۆی هەیە ئەو کەسانی کە خێرالی ئەخڕن مەبەستیان نییە خۆیان لە ناوبەرن چێژ لەو خێرایی ئەبینن ئەگەر ناکابرا یا ئەم گەنجە بەو پڕی دڵخۆشی و تاایەکی ڕەش کردووەتەوە بە تەمای ژیانە بەڵام بەم خێرایە ڕوا چێژی لێبینێ ئایا کەسێک کە نەدارە و کەسێک هەبووە وەک یەکە تۆ سزاکی ئەم بە پارە بێ ئێکاکە هەندێک کەسمانەیە زەلامە کوژێڵم پارەکە ئێدەم باشە بۆ خێرانە بە کەیفی خۆی ڕۆ ئەمە خاڵێکی تر ئەم ئۆتۆمبیلانی ژمارەکانیان تۆمار نەکراوە بە هەر هۆیەک بێ یا ئۆتۆمبیلەکانی ناوڕاست و خواروی عێراق دێن بەو پەڕی خێرایی بەلاوانە تێپەڕن باشە ئەمە بۆچی سزاکە لەسەر مۆڵەتەکە نییە بۆ نمونە ئەگە هەر کەسێک ئەو سەرپێچی کرد پوینتێ بخرێتە مۆڵەتەکەی ئەو کاتە منیش دەزانم حکومت لەبەر منیەتی لەبەر پارەکەی نییە من تێبینەکەم لەسەرەوەی ئەگەر نا کامێرای پوینت تو پوینت یان هەر هۆکارێک بۆی سەرپێچی و ڕووداوکەم کاتەوە من دەستخۆشی لێکم بەڵام بە میکانزمەنە دەست خۆش بێت تێبینیەکانت لەسەر کامێراکان تێبینی گونجاون بەڕاستی خەڵکی ژەرە و تێبینیانەی هەیە ئەگەرنا هەموو کەس لەگەڵ کامێرەیە بەڵام وەکو تۆ تێ بەو شێوازانە کە 2000 شۆفێر هەست بکە بۆ خزمەتیەوە چۆن ئێمە کە پاراین بۆ ژینگە لە بەڕێبەرەتەکانی هاتوچۆ بەڵام دەزانین بۆ ژینگە نییە ئەم پارەیە لەبەرەوە تۆزە لەبەر دڵمان گرانە کە ینی هاوڵاتی لەبەر دڵی گرانەکە و پارەیەدا ئەوەی هاتوو تۆژ وەکو تو ئاماژەت پێکرد بەو شێوەیە باشە کاک نجات وەکو دو پرسیارم وەرزی هاوینە ینی ڕێنمایی تۆ چیە بۆ شۆفێران
بۆی کە کەمتر تووشی ڕووداویات و چۆ بن ژمارەی سەرنشینان ینی کەم قوربانیەکانیان کەمتر بن بە تایبەت ئەگەر ڕووداوێکیش خوا نەخواستە ڕوویە. بەڕێزان سەبارەت بە وەرزی هاوین طبعاً بەهۆی ئەوەی کە گەرمایەکی زۆر لەسەر شەقامەکانە هەم قیرەکە و هەم توانای تایەکە وەک پێویست لەوانەیە نەتوانن کار لێ بکەن و ئەو ئیستۆپە وەکو ئەوە نییە کە لە کەشێکی تا ئاسی ئاساییایە بۆیە باشتر وایە ئەو کەسانی کە ئۆتۆمبیل لێخڕن لە وەرزی هاوینە بە تایبەتی بە ڕۆژ هەوڵدەن خێرایەکی گونجاو بەکاربێنن پاشان چاویکە لە چاوکەن پاشان وریای ئەو شوفێرانە بن کە تووشی خەواڵۆبوونە بن بەهۆی ئەوەی کە ڕۆژ درێژە هەندێک کاتمان هەیە لە وەرزی هاوینە شوفێر تووشی خەواڵۆبوونە بێ بە تایبەتی لە کاتژمێر 10 بۆ 11 بەیانیان لەوانەیە هەندێک کەس پێی سیر بێ یان لە دوای عەسر بۆ مەغریب شوفێر تووشی سزبوونەوە ئەبێ ئەمە هەل حاڵەتێک حاڵەتێکی تر هەر لە هاوینە لە شەوانە بەهۆی ئەوەی کە چەند کاتژمێرێکی زۆرە شوفێرەکان بەخەبەرن ماندوون و تیشکی لایەتی ڕوبەڕوو و ئەو ماداکەمەی کە لیانەوە دیارە ئەبێتە ئەوەندەی کە ماندووبوونی چاویان بۆیە باشتر وایە لە وەرزی هاوینە لە گەرماکە خۆیان بپارێزن لە هاتچۆکردن کە شەویش دێنە دەر هەوڵ بدەن بە شێوەیە لێ بخڕن کە شوفێری بەرامبەریان ماندووە ئەوان ئێوە نابینن ئێوە بە ئاگایەکی زیاترەوە ئۆتۆمبیل لێ بخڕن بیریشتان نەچێت لە وەرزی هاوینە بە تایبەتی شەوان لە دەرەوی ناوچەی نیشتەجێ بوون ئاژەڵە کێویەکان زۆر لە دەرن بۆیە بەشێکی تری ڕووداوی شەوان یعنی ئێستا من تێبینێکی زۆر سیر ڕووداوێک ڕوویدا بۆ ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو ئۆتۆمبیلێک بە هەڵدێران لە شەقلاوە کەوت بۆ خوارەوە کەمتر لە 2 کاتژمێر لە یەکێک لە پەیجەکانی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ئاماژەی داوە بەوەی ئەم شوفێرە بەهۆی پابەندەبوونی بە ڕێنمایەکانەوە تووشی ڕوودا بووە لە کاتێکە ئەمە زوڵمە لەو مردووە کراوە کە وفاتی کرد بەداخەوە تەنها نەفەرێک لەو ئۆتۆمبیلیا بووە کەوتە خوارەوە لە ڕێی شەقلاوە وفاتی کرد باشە پرسیارەکە ئەوەیە چۆن زانیتان ئەمە ڕێنمایەکانی جێبەجێ نەکردووە کێڵ ئەمە شوفێرێکی ڕوبەڕوو دەستی نشکانەوە بەسەریا یان تێپەڕاندنێکی هەڵە نەکراوە ئەمیان سەخڵەت کردبێ کێ بە ئێوەی وت ئەمە تاینە تەقیوە چۆن زانیتان کێشەیەکی میکانیکی نەبووە لە ڕووی کارەبایی نەبووە بۆیە بەڕاستی شوفێرانمان ئەبێ زۆر بە ئاگاتر و بە وریایەترەوە لێ بخڕن خۆیان بپارێزن خۆ ئەگەر تووشی ڕووداو ببن و خوا نەخواستە زیانی ئابووریان تووشە بێ یان زیانی گیانیان تووشە بێ یان زیانی ڕۆحیان لە دەستەچێ و بەڕاستی ئەوەشە بێتە کارەساتێک بۆ خاو خێزانی کە ئەم کەسە بە تاکید خۆشەویستی ناو بنەماڵە و خێزانێکە. سپاس دەکەم کاک نەجات بە هیوایەوەی قسەکانی تۆ ئەم جۆرە پرۆگرامانە بێتەوە شیاری زیاترمان بۆ کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ مولایەک ساغ و سەلامەت بن ڕووداوەکان کەمتر بێتەوە ڕوودا بنبەر ناکرێت بەڵام هیوامەن وایە کە ڕووداوەکان کەمتر بێتەوە قوربانیەکان لە ڕووداوەکانە کەمتر بن.